ئەم مەنتیقەیە شوێنێکی زۆر سیاحی و گەشتیاری و زۆر شوێنێکی خۆش بوو. ئاوێک بووە پاکترین ئاو ئێمە لەم ئاومانە خواردەوان. لێران بەلەمانە کرد، لێران ڕاوە ماسیمانە کرد، ماسێکی زۆری تیا بوو، ئەو پەڕی شوێنێکی سیاحی و خۆش بوو. ئەو ئاوێتە گرنگ و بە نرخەی خەریکە دەبێتە هۆی کێشە و ململانەی وڵاتە جلهێزەکان، کەچی ئێمە هێشتا بەباشی نرخی ئەو سامانە گرنگە نازانین و ڕۆژانە دەیشێوێنین. باشووری کوردستان یەکێکە لە ناوچە دەوڵەمەندەکانی ئەو ئاوێتەیە و چەندین سەرچاوەی گەورەی ئاوی تێدایە و کۆمەڵێک ڕووبار بەم ناوچێدا تێدەپەڕن لەوانە ڕووبەری خاپوور کە سەرچاوەکەی وڵاتی تورکیا و بە درێژایی 166 کیلۆمەتر بە پارێزگای دهۆکدا تێدەپەڕێت. زەی گەورە کە بە شادەماری ڕووباری دیجلەدا دەنرێ و سەرچاوەکەی لە وڵاتی تورکیاوەیە. زەی بچووک بە درێژایی 400 کیلۆمەتر بەم ناوچێدا تێدەپەڕێت و سەرچاوەکەی لە وڵاتی ئێرانەوەیە. ڕووباری سیروان کە سەرچاوە سەرچەکەی لە ناوچەی هەورامانی ڕۆژهەڵاتی کوردستانەوەی و بە درێژایی 100 کیلۆمەتر بە باشووری کوردستاندا تێدەپەڕێ. هەموو ئەو سەرچاوە ئاویانە لە بەردەم هەڕەشەی بەردەوامی وڵاتانی دراوسێدان و ئەگەری دروستکردنی بەندا و تونێل مەترسی گەورن بۆ کەمبوونەوە و وشکبوونیان. سەرڕای مەترسی و هەڕەشە بەردەوامەکانی دەر و دراوسێ لە ڕێی ئەم فیلمەوە باسیرێکی دەستەکانی خۆشمان بکەین و بزانین چی بەو سامانە گرنگ و بەنرخە دەکەین. دواتر بەراوردێک بکەین لە نێوان خۆمان و هەڕەشەکانی دەر و دراوسێدا و بزانین ئەوەی خۆمان دەیکەین هیچی کەمترە لەوەی ئەوان. نەبیل کوردێکی دانیشتووی بەریتانیایە، دەرچووی بەشی شانۆی پەیمانگای هونەرە جوانەکانی سلەیمانیە. ساڵانێکە لەسەر شانۆکانی ئەو وڵاتە لەگەڵ گروپی جیاجیا وەک ئەکتەر کاری کردووە. ئێستا دوور لە تەختەی شانۆ گەڕاوەتەوە بۆ کوردستان بۆ پرۆژێکی پاراستنی ئاوی ڕووبارەکان. ئامانجی سەرشی ئێمەش لەم پرۆژەیە ئەوەیە کە چۆن ئەو کاریگەرانی کە هەیە لەسەر ئەو ئاوانی کە چێتەوە سەر زەی بچووک و ئەو کاریگەرانی لەسەر زەی بچووکە دەستنیشانیان بکەین، بیان دۆزینەوە لە داهاتووە بتوانین ئاکشن پلانێک دروستکەین. ئێمە وەکو پارێزەرێکی ئاو چی ئەتوانین بکەین لە پێناوی پاراستنی ئەم ئاوانەی کە کەم بۆتەوە بە بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری نەوەی داهاتوو بێ، ئەمنەوەی خۆمان بێ، نەوەی پێشووتر بێ، ئیتر هەموو هەوڵەکە خێنەگەڕ کە خەتەری لەسەر ژیانی ئێمە دروست دەکات بتوانین پیشانی خەڵکی بین و یەک تۆس ینی هاوکاری و ئەوانە بکەین کە ئێستا لە ڕوو لە کەمیە و بەرەو پیس بینە ڕوات. ئەگەر چی لە سەرەتای دروستبوونی مرۆڤایەتیەوە پاشەڕۆی مرۆڤ و جاندارەکان ڕژاونەتە ناو ئاوی ڕووبارەکانەوە و سیستمی سروشتی ئاو توانای لە خۆگرتنی ئەم پاشەڕۆیی هەبووە. بەڵام ئێستا بەهۆی زۆربوونی مرۆڤ و گەورەبوون و قەرەباڵغی شارەکانەوە ئەو هاوسەنجەتێک چووە و ڕووبارەکان هێزی لە خۆگرتنی ئەو هەموو پیسی و پاشەڕۆیان نەماوە و هێندەی نەماوە ئاوەکە بخینچێنێت. ئاوی زێراب بە شێوەیەکی سەرەکی پێکدێت لە مادەی خۆراکی ئەندامی، بۆ نمونە نایترۆجین و فۆسفات و ئەو مادانەی کە بۆ سەمات بەکاردێن. ئاوی زێراب لەو مادانە پێکدێت. تۆ کاتێک ئەو بڕە زۆرە لە مادەی خۆراکی ئەندامی تێکەڵ بە سیستەمی ڕووبارێک دەکەیت، هانی ڕووەک دەدەیت کە بە شێوەیەکی زۆر بڕوێت. ئەو ڕووەکانە ئاوی زێرابەکانیان وەک سەمات بەکاردێن و پێی دەڕوێن. بۆ نمونە ئەو حاڵەتت بۆ دروست دەبێت کە وەک لە زۆر لە ڕووبارەکانی ئێرە دەیبینین. ئەویش بڕێکی زۆر لە قەوزە وەک شێوەی فەرش لەسەر ڕووبارەکان دەڕوێن و ڕادەخرێن. ئەمەش نیشانەی ئەوەیە کە ڕووبارەکان پڕە لە مادەی ئەندامی. هەتا ئێستا هیچ شتێکی خراپ نابینین کە ئێمە هانی ڕووەک ڕوان دەدەین لە ڕووبارەکاندا. بەڵام چی ڕوودەدات کاتێک ئەو ڕووەکانان دەمرن؟ لێرەدا دۆخێکت بۆ دروست دەبێت کە پێی دەوترێت یوتریفیکیشن، واتە ژەهراوی بوون، چونکە ڕووەکەکان دەمرن و مادەی تر پەیدا دەبن وەک بەکتریا. ئەمانەش ڕووەکە مردووەکان دەخۆن.
ئەم بەکتریایانە وەک ئێمە پێویستیان بە ئۆکسجینە و بەکاری دێنن. لەبەر ئەمەیە کە دەتوانن بچنە دۆخێکەوە هەموو ئۆکسجینی ناو ئاوەکە بەکاردێنن و بارودۆخێکی وەک ماسی مردن ڕوودەدات، چونکە ماسیەکان ئۆکسجینی تەواویان بۆ نامێنێتەوە لە ئاوەکەدا بۆ هەناسەدان، هەمویان دەمرن. زێرابی سێمانی جاران بە بۆری ئەڕۆی بۆ مەعمەلێکی لێ بوو لە فەرەجاوە مەعمەلی کووت بوو. جاران ئەڕۆی بۆ ئەوێ چوو بۆ ئەو مەعمەلە لەوێ کووتیان لێ دروستەکرد کووت بۆ فەلاحەت. ئێستا بۆریەکان حکومەت کردیە دێ سەر ئەم ئاوە و ئەڕات ئەچێتە ناو ئاوی دەربەنی خانەوە. جاران ئەڕۆی ئەکرا بە کووت ئاوە پاکەکەشی ئەکرایەوە سەر ئاوەکەی تانجەرۆ ئاوێکی پاکێ مایوانێ مەسفی بۆ دانرا بوو لە ساڵی 91 و 92 ئیتر لەوە بەدواوە نازانم هەموو بۆریەکانیان شکان تاڵان کرا. لاسیکی تیا بە هەموو لاسیکەکانیان برد هەموو شتە باشەکانیان برد و فرۆشتیان هیچی تیانەمە هەمی خەڵک بردی. $285 متر ئەلێوە دەستپێکردنەکەیەتی باشە بۆ ئێرە ئێتە قیاسیەکەین لەم بەر بۆ ئەوبەر لێرەشە بۆ ئێوە چەندێکی ئەم منتیقەی داگیر کردەوە کەس بێنێ ئێمە خەریتەکەمان دروست کرد بڵین ئەتوانین هەموو شوێنەکە بەکاری بێنین لە داهاتووە بۆ نمونە چەند خەساڵێک چەولمانەیە لەسەر ئاوی زەی بچووک چۆن ئەمە زەی بچووک نییە بەڵام ئەم ئاوە چێت دوستە زەی بچووک کەواتە هەر بەشێکە لە ئاوی زەی بچووک. من لە هیچ شوێنێکی دنیادا نەمبینیوە وەک ئەم ناوچەیە بەبێ کۆنتڕۆڵ بەردی ڕووبارەکان دەربێنن. مەترسیەک کە هیچی کەمتر نییە لەو بەندا و بربەستانەی وڵاتە دراوسەکان خەریکن دروستیەکەن هۆکاری تر هەن کە مەترسین بۆ سەرچاوە ئاویەکان کە لە دەست خۆماندایە و خۆمان هۆکاری ئەو مەترسین لەوانە غەسالەکانی چەولم. بەکارهێنانی ئەو ئامێرانە لە ناو ڕووبارەکاندا و تێکەڵبوونی ڕۆن و گریس و چەوری ئەو ئامێرانە بە ڕووبارەکان جیالەوەی سروشتی ئاوەکە تێک دەچێت و دەیشێوێن و پیسی دەکەن لە هەمان کاتدا زیان بە سەرچاوی ماسیش دەگەێنێت و ئەو سامانە گرنگەش وێران دەکەن بەهۆی ئەو ئۆتۆمبیلە گەورانەشەوە کە لە نزیک غەسالەی چەولمەکانەوە کار دەکەن. جیالەوەی ڕۆن و چەوری ئەوانیش دیسان تێکەڵ بە ڕووبارەکان دەبێتەوە هەروها لێ خوڕنی ئەو ئۆتۆمبیلانە لە ناو ئاوەکاندا و جوڵاندنی چەوی ژێر تایەکانیان دەبێتە هۆی لە ناوبردنی گەرای ماسیەکان لە کاتی گەرادانانیاندا کە ئەمەش زیانێکی ترە بە ژینگە هەروها ئەو ئامێرانەی کە لە ناو ڕووبارەکاندا لە کاتی هەڵکەندنی چەولم کار دەکەن ئەو دار و درەخت و ڕۆکانەی کە لە قەراغ ئاوەکان ڕواون دەیشێوێن و لە ناویان ئەبەن کە ئەمەش دەبێتە هۆی ناشرینکردن و تێکدانی سروشتی ئەو ناوچانە. حوزی ماسی کاریگەریکی زۆر ڕاستەخۆی هەیە حکومەت ئیجازەی ناونێتێت لەبەرەوەی کە هیچیان ئەو قانونانە تەطبیق نەکردووە کە بە پێ قانونەوە بێ بکرێت لەبەرەوەی حوزی ماسی بە زۆر دوور بێت لە ڕووبارەوە بەس ئەمە وەکوی بینی ئەوە تا ڕێک تێکەڵاو بوو ئەوە هەرچی پیسایی ماسیەکان هەیە ئەچێتەوە سەر ئاوەکە تەسیراتێکی زۆریە. هەر یەکێک لە ئێمە دووربینیان نزیک زۆر بێدیان کەم لەگەڵ هەموو کردەوە ورد و درشتەکاندا ڕۆژانە بەشدارین لە پیسکردنی ئاوەکان و هەر لە بەکارهێنانی ڕۆژانەیەوە بیگرە لە ماڵەکاندا تا دەگاتە ئەو کاتانەی دەچین بۆ سەیران و شوێنە گەشتیاریەکان کە زۆر جار ئەو ئاوە پاک و جوانە بە تەنەکەی خۆڵ ئەزانین و زبڵ و خاشاکی تێفڕێ دەدەین.
کاریگەری خراپەکان وەک مەترسیەک لەسەر ڕووبارەکە پانتاییەکی فراوانتریان وەرگرتووە بەهۆی ئەو پێشکەوتنەی زانست بەخۆیەوە بینیەوە بۆ دروستکردنی دەرمانە پزیشکیەکان و بگرە کەلوپێلەکانی ژیانی ڕۆژانەمان. مادە کیمیاویە جۆرا و جۆرەکان کە بەکاریان دێنین تێکەڵ بە ڕووبارەکان و هەتا سەرچاوی ئاوەکانیشمان دەبن. بە جۆرێک ئێستا دەتوانین مادەی دەرمانی ئەکتیڤ ببینین کە تێکەڵ بە ئاوی ناوماڵەکانمان بوون. بەهۆی بەکارهێنانی ڕۆژانە و هەروەها مادەی کیمیاوی دەبینین کە تێکەڵ بە شامپۆ و دەرمانیدان و بابەتی جوانکاری کراون. هەروەها جۆرێک لە ژینگە تێکدەرمان هەیە کە لەم مادە کیمیاویانە پەیدا دەبێت و پێی دەوترێت ئیندۆکرین. سیستەمی ئیندۆکرین لە لەشی مرۆڤدا هۆرمۆنێکی دروستکەرەوەیە. سیستەمی ئیندۆکرین لە لەشی مرۆڤدا هۆرمۆنێکی دروستکەرەوەیە. هەندێکی تر لەو مادە کیمیاویانەی کە تێکەڵ بە ئاوەکان دەبن لە دەرمانی یاسایی پزیشکیەوەیە. بۆ نمونە دەرمانی نەهێشتنی مناڵبوون. کاتێک ئەم دەرمانانە فرێ دەدرێن و دەچنە سیستەمی ئاوەوە، تۆ بەم کارە ژینگەی سروشتی و ئەو کەسانەی کە لە بەشی خوارووی ئەو سیستەمی ئاوە دەژین دەرمان خوارد دەکەیت. هەروەها مادەی کیمیاوی تێکەڵ بە جستەیان دەکەیت کە ئێمە لە ڕاستیدا هیچ زانیاریەکمان نییە لەسەر ئەوەی کە ئایا ئەو دەرمانانە چی لە لەشی مرۆڤ ئەکەن و زیانەکانیان چییە کاتێک بەم شێوەیە تێکەڵ بەیەک بکرێن. زۆرترین شەمعەتیایە ئەلم منتیقەیە کە ئاوەکەی بارەکرێتەوە بۆ ئاوی خواردن ئەکرێتە ئاوی دەبەوانێ و شەمعەکانیش هیچ فیلتەرێکیان نییە بۆ پاڵاودن. خۆشەویستیم بۆ ئێرە لە سایە دەماوە چونکە بەڕاستی ژیانی زۆر ناخۆش بۆ ئێرە. بەڕاستی ئەڵێ سەدام کیمیایی کردو بە ئاشکرا کیمیایی کرد بەسەر تاوەتوانی خۆتی لێپارێزی، بەڵام ئێستا هەر بە نهێنی لە هەر چوار لاوە کیمیایی دەرخواردێن پێی نازانی. شەمعەی ئاوەکان ئێستا ئێمە وشکە ساڵیمان بۆ دەرچەوە بۆ دیەکان ئاوی خواردنەوە. ئەیتر حکوومەتیش بە حساب تەنکەری دابین کردووە کە ئاوی خواردنەوەی بۆ بەرێ لەو ئاوە ژەهراویەوە 3 مەتر لەوە دوورە بیرێکی هەڵکەندووە تێیەکای کاتە تەنکەرەوانێ بۆ دیەکان. شێوازی بەکارهێنان و سەرفکردنی ئاو لە وڵاتی ئێمەدا تا ئێستا ئەوەندە بەبێ سیستەم ئەڕوات بەڕێوە کە گەلێک جار مای سەرسوڕمان و تێڕامانە. بۆ نمونە زۆر جار ئەبینین خەڵکانێک هەن ئەوەندە بێبەشن لە ئاوی پاک وای لێ دێت ڕازی بن بە ئاوی پیسی ناو تەنکەرەکان و بەکاری بهێنن بۆ چێشتلێنان و خواردنەوە کەچی هەرچەند کیلۆمەترێک لەو لاتر بە ئاوە پاکەکە سیارە دەشۆرێت. ئەو ئاوە پاک و سازگارە قوڕاوی و لیخن دەکرێت لە کاتێکدا تۆز و خۆڵی ئەم وڵاتە بە جۆرێکە ئەو سیارانی لە ئاوپاکەکەدا دەشۆرێن و ئاوەکەیان پێپیس دەکرێت دوای لێخوڕینیان بۆ چەند سەد مەترێک وەک خۆیان لێ دێتەوە و پیس دەبنەوە لە دۆخێکی وادا جگە لە پیسکردنی ئاوە پاکەکە و بەفی ڕۆدانی هیچی ترمان بە هیچ نەکرد. هەموو ئەو ڕۆن و بەنزین و چەوری دەڕژێنە ناو ڕووبارەکانەوە کاریگەری خراپی بۆ سەدان ساڵ و دوور نییە بۆ هەزاران ساڵیش بمێنێتەوە. لێرەوە حەقی خۆیەتی سەیرێکی دەستەکانمان بکەینەوە و لە خۆمان بپرسین ئەرێ دیاری ئێمە چییە بۆ نەوەکانی داهاتوومان تاکەی ئاو ژینگەی خۆمان و نەوەکانمان وێران و ژەهراوی بکەین. زۆر دیارە لە ئاوی سیروانە لە ساڵانی ڕابردووە چەندەها جار ماسی مردووە. زۆربەی لە کەسەکان لە ڕۆژنامەکان بڵاویان کردوێتە گوای ئێران ژاری تێکردووە یاخود پیسایی تێکردو یاخود ماسیگرەکان ژاریان تێکردووە. بەس دڵنیا بە لەوەی کە ئاوەکانمان ڕوو لە پیسیەکە و ڕوو لە کەمیەکات ئەو کاریگەریکی زۆری هەیە بۆ سەرەوەی کە ماسەکان ناتوانێت تایە بژین.
کە ڕووشی لە کەمی کرد کواڵەتی ئاوەکە نزمە بێت لەبەرەوەی بۆ کاریگەریکی زۆری لەسرە بۆ منە ئاوی دەربەنی خان ئاوی سیروان هەموو زێرابی سلێمانێت سەر ئاوی تانجەڕۆ و ئاوی تانجەڕۆژێت سەر سیروان بۆیە سەرێکی لەو بینەیە کە ئاوی سیروان یەکە گرێتەوە لەگەڵ ئاوی تانجەڕۆی ئەو دۆڵانی کە ئاوەکانی لە وەرزی بڵێ مانگی 7 و 8 کە ئاوەکە کەمە کاتەوانی تر ئەوەستەی ئاوی زۆر ناچێتەوە سەر ئەلێوا کارەسەتەکان دروستە بە ماسی ئەمرێ مخۆم بینیوە ماسی مردووە سەری ئاوەکەی سپی کردووە ئەو منتیقەی قەراغ ئاوەکە تێگەی بە ملیۆنەها ماسی لەو قەراغی ئاوایە بە سەعات بە پێ ڕۆشت و ماسی مردووە. ئەمە دەبێت بە کێشەیە کە منداڵەکانمان بەدەستیەوە دەناڵێنن. ئەوەی کە بە من بکرێ ئیکەین وەکو پارێزەری ئاو ئێکتە خەڵکیشە بێ خۆی ئاکشن دەست پێ بکات چکەم ئاوی هەموو کەسێکە هی من نییە هی تۆ نیە و باخەوانە نیە هی هەر هەمومانە ئەبێت سبینە کردداری ڕاستەقینەی بۆ بنوێنین و بتوانین بە پاچی ڕای بگرین و بتوانین لەسەری هەڵبین. ئامانجەکەی لە داهاتوە بتوانین شتێ بکەین لە پێناوی ئەم کاریگەریانەیە کە بتوانین کەمیان کەینەوانێ ئێستا لە پێناوی بە پاکڕاکردنی ئاوەکانمان 8 کیلۆمەتر بەمەلا ئەڕۆین بەس بۆی کە سەرنجی هاوڵاتیان ڕاکێشین بۆی کە بڵین ئەم ئاوێکی گرنگە بەلای ئەمەوانە بەڕاستی. ئێمە بڕیارماندا سبەینێم چالاکیمان لەکردنە دەست پێ بکەین لەبەرەوەی هۆشیاری زیاد بکەین لەبارەی پاکڕاگرتنی ئاوەکە چونکە خەڵک ئەم ئاوە بۆ خواردنەوە بەکاردێنێت هەروەها بۆ ماسیگرتن و مەلەکردنیش بۆیە ئێمە ویستمان ئەم هۆشیاریە زیاد بکەین لەبارەی ئەوەی کە چەند گرنگاوەکە بپارێزین ئەگەر بمانەوێت بەردەوام بین لە چێژ وەرگرتن لێ بۆیە سبەینێت دەست دەکەین بە مەلەکردن لەبەری ئەو بەری نێوان دوو بەرزاییەکە و بە هەمان ڕێگەشدا دەگەڕێنەوە بۆ ئێرە بە هیوای ئەوەی ئەمە یارمەتی خەڵک بدات کە تێبگەین و دەست بکەن بە بیرکردنەوە لەوەی کە ئەتوانن چی بکەن بۆ پاراستنی ئاوەکە. ئەم کەمپینەشمان لەسەرەوەی کە چۆن هەتا ئێستا ئاوی دوکانێکێکە لە ئاوە پاکەکان کە ئەتوانی مەلەی تا بکرێ بەڵام بەداخەوە کە زۆربەی ینی هاوڵاتی کێن بۆ سەیران کێن بۆ گەشت و گوسار بۆ جەزیرەکان بە تایبەتی کە ڕەچای ئەوە ناکەن کە چی لە خۆڵ و خاشاکانیان بکەن ئەگەر وا بڕات ئاوی زەی بچوو بڵێ ئاوی دوکان
بەکەڵکی مەلەکردن لەوانەیە نەمێنە لە داهاتوویشی نزیکە ئاوی دوکانێکێکە لەو ئەوانەی بەڕاستی زۆ گرنگە لە بەرەوەی سەرچاوێکی گرنگە و هەموو سلێمانی و خەڵکانی خوارەوەش تێگەی هەتاگاتە منتیقەی کە چێت و سەردیش لە خەڵکێکی زۆر ئەیتمادی لەسەرم ئاوی لێ خورێتەوە ئەجا بۆ ئەم کەمپاینە ئێمە لەسەرەوەی کە چۆن بتوانین سەرنجی خەڵکی ڕابکێشین کەم ئاوێکی شیرین ئەگەر وا بڕات لە دەسێ. ئەمە کاڵەکەکەیت ئێمەگەر پیسبوونی ئاو نەبێ کاڵەکێکی لێ دەرەچی ئاو نابێ سەڵ لە سائسە لەوا شتێنم کردی کرد ئەمامی ئاوەکەی پیساوە ئەمە کالیارەکە دەرەجەیەکی کالیار بەڕاستی کە چاوم بێراکە من لە خۆمەوە دڵم تەنگە بێ زۆر ناخۆش ئەوەی کە پارەی هەبێ ڕۆشتووە و خانوێکی کڕیوە لە شوێنێک تو جێڵاو ئەوەی کە ماوەتەوانێت تازە هیچ شێکی تری بۆ ناکرێت مەجبورە لێرات دەستی لە ژیان بەراوەر حاصل ئاو لیخن مەکەن ڕەنگە لەو دوورە دەستە کۆترێک ئاو بخواتەوە یان لە بێشەڵانێکی دوور پەڕەسێلکەیەک باڵەکانی بشوات یاخود لە ئاواییدا گۆزەیەک پڕ بێت ئاو لیخن مەکەن دوور نییە ئەم ئاوە پاکە بڕواتە بن سپیدارێک بۆ ئەوەی خەمی دڵێک بشواتەوە ڕەنگە دەستی دەروێشێک نانێکی ڕقی پێتەڕ بکات